پابەندبوون بە ژیان چۆن لۆس ئانجلوس لە ئایدز پاک دەکاتەوە. نەخۆشیەکە هۆشداریەکە بۆ ئەو کۆمەڵگەیانەی کە هاوڕەگەزبازی تیایدا پەرەیسەندووە. مەترسیەکی ترسناک لەو ویلایەتە ئەمریکا ئاشکرا دەکرێت و بە ناچاری فیلمێکی لەبارەوە بەرهەم دەهێنرێت. فیلمی دێکۆمەنتاری ئەمریکی پابەندبوون بە ژیانەوە، چیرۆکی ڕاستەقینەی لۆس ئانجلۆس لەگەڵ ئایدز و چۆنیەتی بەرەنگاربوونەوەی ئایدز بەڵگە دەکات. بە گوێرەی ماڵپەری 14 فیلم بۆ هەواڵە سینەماییەکان، ئامانجی پێشکەشکردنی فیلمەکە هەڵمەتێکی نوێیە بۆ هۆشیارکردنەوەی خەڵک لە نەخۆشی ئایدز و لە ڕێگەی پێشکەشکردنی چیرۆکی ڕاستی کۆمەڵێک کەسی توش بوو بەم نەخۆشیە کە سوکاریان و پزیشکان ئاگادار دەکرێنەوە لەو مەترسیە گەورەیە. سەرەتای فیلمەکە بە خستنەڕووی مێژووی سەرەتای سەرهەڵدانی نەخۆشی ئایدز لە لۆس ئانجلس دەست پێ دەکات کە بەشی یەکەمی تیشک دەخاتە سەر ئەو شێوازە جیاوازەی کە پەتاکە کاریگەری لەسەر دانیشتوانی ڕەگەزی ڕەشپێز هەبووە کە زۆربەیان لە کۆمەڵگە هاوڕەگەزبازەکاندا دەژیا کە ئەمەش بووە هۆی ئەوەی تووشی نەخۆشیەکە بن. بەوتەی نووسەری بەریتانی جێنی کێرمۆد ئەم فیلمە ڕۆشنایی دەخاتە سەر پرۆژەی هۆشیاری ئایدز لە لۆس ئانجلۆس، تەنانەت پێش ئەوەی زۆر شت لەبارەی مەترسیەکانی ڤایرۆسەکە بزانرێ، هەروەها ئاوردانەوەیەکیشە لە هەڵمەتی کەرەنتینەکردنی توشبووانی ئایدز. سەبارەت بە بەشی دووەمی فیلمەکە باس لە ترسی کەسانی بەناوبانگ دەکات، لەوانە ئەکتەری بەناوبانگی ئەمریکی تۆم کروز سەبارەت بە بەشداریکردنیان لە کەمپینەکانی هۆشیارکردنەوەی ئایدز بۆ ئەوەی ئەو دەنگۆیانە ڕەتکرێنەوە کە بە هاوڕەگەزباز وەسفیان دەکردن. نووسەر کێرمۆد دەژڵێ فیلمەکە بیرهێنانەوەیەکە بۆ ئەوەی بە هەموو جیان بوترێت ململانەکان لەگەڵ نەخۆشی ئایدز کۆتایی نەهاتووە و لە ئەوروپا بەگشتی لە پەرەسەندندا. دەژڵێت ئەم فیلمە تەنها بیرهێنانەوەی مەترسیەکانی نەخۆشیەکە نییە، بەڵکو ڕێگەیەکە بۆ ئەوەی نیشانی بدا کە چۆن نەخۆشانی ئایدز لە کۆمەڵگەکانیان پەراوێز دەخرێن و بەقێزەوە وەسف دەکرێت. پرسیارەکە ئەوەیە، ئایا ئەوەی لە کۆمەڵگای ئێمە بەهۆی ئاینی ئیسلام و دابوو نەریتەکەمانەوە ڕوو دەدات هەر ئەوە نییە کە ئەو وڵاتە پێشکەوتوانە ئاواتی بۆ دەخوازن پابەندبوون بە ژیانەوە، هەر ئەوە نییە کە ئێمە وەک کۆمەڵگەی کوردەواری ئەنجامی دەدەین؟